بەناوی خوای بەرز و بێتە سڵاوتان لێبێت بیرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال هاتوونەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردن بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست ئایزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم کە ئەمڕۆژ منیش لە بەرنامەی 679مین بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شەیدا لە خزمەتانین بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژتان پێشکەش دەکەین کە پێکهاتوون لە تەوەری یەکەمان خۆ ئامادەکردنی قوتابیانی پۆلی 6 بۆ تاقیکردنەوە وەزاریەکان پێویستە لە ئێستادا ئامادەکاریەکان چین کە قوتابیان بیگرنە بەر. واروەها تەوەری دووەمان گرفتەکانی وشکبوونی ڕووباری سیروان کە مەمەترسیەکی جیاوازە ڕووی لە گەرمیانەکان بە تایبەتی کردووە بۆ یەک قسە لەسەر و باسە دەکەین و میوانێکمان لە گەرمیان دەبێ. واروەها لە دوای سەرەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا کە لە هەولێر بە تایبەتی ساڵانە چەندین پێشەنگای نێودەوڵەتی ساز دەکران، بەڵام لەگەڵ هاتنی کۆرۆنا پێشەنگەکان هەمویان داخران یا وەستێنران. ئێستا کار و چالاکی پێشەنگان نێودەوڵەتیەکان دەستی پێکردوێتەوە. بۆیە تەوەرێکمان لە هەولێرەوە لەسەر پێشەنگای پیشەسازی هەولێر دەبێت کە لەوێ هاوکارمان عیمران پێشکەشمان دەکات. بەڵە دەستخۆش بەڵە بەرزان لەگەڵ ئەمانشدا کۆمەڵێک زانیاری و چەندین بڕگە و بابەتی دیکەمان دەبێت. سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینەبێت. بەڵە بەڕێزان تەوەری یەکەمی پەیامی ڕۆژمان قسەکردنە لەسەر خۆ ئامادەکردنی قوتابیانی پۆلی 6 بە تایبەتی بۆ تاقیکردنەوە وزاریەکان یا کۆتایی ساڵ کە بەداخەوە ئەتوانم بڵێم 2 ساڵی ڕابردوو گرفتی زۆر لە کەرتی پەروەردەیە هەبوو سەرباری و هەموو گرفتانی کە لە کەرتی پەروەردەیە خۆی لە ساڵانی ڕابردوو بۆی ئەو سیستەمەوە کە هەبووە گرفتەکانی کۆرۆناش هاتە سەری لەوەی کە زۆر جار بەشێک لە مامۆستایان دەڵێن بە شێوازێکی ناوەبڕێ مام ساڵ درێژەمان بە خوێندندا. با بزانین پێویستە قوتابیانی پۆلی 6 چۆن ئامادەکاریەکانیان ئەنجام بدەن. لەسەر ئەم بابەتە لێرە لە ستۆدیۆ بەڕێز مامۆستا بێستون حەمەد جەزا مامۆستای ئامادەی هەڵکەوتی کوڕان میوانمانە. مامۆستا گیان بەخێر بێت. زۆر سپاس. وەزع و بارودۆخی قوتابیانی پۆلی 6 ئامادەیی چۆنە بەو هەموو ناوەبڕێی کە لە خوێندندا ئەمساڵ دروست بوو؟ سەرەتا زۆر سپاس کاک جەلال. هەڵبەتە قۆناغی 12 ئەمساڵ دەوامی خۆیانیان کرد بە شێوەیەکی بچڕ با بڵێن تا ڕادەیە کۆزعەکەی لە چاو قۆناغەکانی ترا باشترە. ینی تقریبەن جێگەی دەستخۆشیە کە وەزارەتی پەروەردە ئەمساڵ قۆناغی 12 جا کردەوە لە قۆناغەکانی تر بۆ ئەوەی کە لانی کەم ئەگەر بە شێوەیەکی ناوەبڕ و پچرش بێ لە ناو ناوەندەکانی خوێندندا لە پۆلا دەرس بخوێن. ینی بە شێوەیەکی گشتی باش بوو پۆلی 12 ساڵ باش بوو. تۆ پێ دوایە کە قوتابیانی پۆلی 6 لە ڕووی دەرونیەوە ئارام بن و بتوان ئامادە بن بۆ تاقیکردنەوەکانە وەکوی کە بەڕێزت باسیەکی لە چاو قۆناغەکانی دیکەیە کە خوێندنیان ساڵەکە بۆ خۆی جیاواز بوو ئەم ساڵیش و ساڵی پاریش. بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە ترس لە نەخۆشیەکە بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە تەلە بە مەسەرەن
التیزاماتی دەمامک لە ناو پۆلە و لەم دوایانەیە گەرما و مەسلەی نەبوونی فێنکەرەوە لە ناو پۆلە بەدڵنیایی کاریگەری نەرێنی خراپی لەسەر باری دەرونی تەلەبە هەر ئەبێت وەکو ئەوە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشا بوونی خوێندکار و هاتنی بۆ خوێندنگا بۆ خۆی پاڵپشتێکی دەرونی باش بوو بۆ خوێندنگا بە ئەوە لەبیر نەکەین ینی بەڕەغمی هەموو ئەو لێکەوتانی کۆرۆنا و گەرما و چوزانم بابەتەکانی دیکە باش بوو بە شێوێکی گشتی ینی من بۆ خۆم پێم باش بوو زۆر باشە ئەم ساڵ وەک دەزانین کە خوێندن پچەر پچەر بوو ئایا خوێندکارانی قۆناغی شەش بە تەواوەتی ئامادەن بۆ تاقیکردنەوەکان مەبەستمەوە کە خوێندنیان تاو کردووە خودت علم و زانستێکی وایان پێ کە ئامادە بن بۆ تاقیکردنەوەکان خوێندکارانی پۆلی 12 من حەزەکەم بە ڕاشکاوی شتێکیان پێ بڵێم بۆ ئەم ساڵ سەرباری ئەو هەموو لایەنە نەرێنیانەی کە بەهۆی زروفی کۆرۆناوە لە سەرانسەری دنیای هەمان بوو ئێمەش لێکەوتی ئەومان بەرکەوتە بۆ بابەتە بەڵام ژمارەی ڕۆژەکانی خوێندن بیرمان نەچێت کەمتر نەبوو لە ساڵی پار لە پێرار مەسەلەن پارنا لە پێرار و ساڵی ئاسایی بۆ پۆلی 12 بەڵێ ئێمە ئەم ساڵ لە 27 نۆ دەوام دەستی پێ کردو تاکو 11 دواتر لە 11 ڕاگیرا بەهۆی ئەو زروفی کە هاتە پێشەوە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە 16 یەک دیسان دەستی پێ کردو تۆ لە یازال ئێستش بەردەوامە تاکو نزیکی 15 واتە ئەگەر مەجموعی ڕۆژەکان بگرین نزیکی 165 ڕۆژ داوام کراوە لە کاتێکا لە ساڵێکی ئاسایی یا بۆ لە ساڵی 2015 یان 16 تەلەبەی پۆلی 12 لەیەکی دەبۆیەکی 5 بۆ دەی 5 داوامیە کردکە نەیەکردە 140 ڕۆژ بۆیە با خوێندکارانی خۆشەویست ئەوە نەکەن بە بیان و ئەگەر ئەو کۆڵێک کە سوکاریشانی پێ خەڵەتێن خوانی پێ نەخەڵەتێن چکە ژمارەی ڕۆژەکانی دەوام کەمتر نەبووە لە ساڵەکانی تر ڕاستە ڕۆژەکانی دەوام لەو کاتێک کە لە ئەوە کۆڵی لە قیمەی چالاکیایە بۆ خوێندن کە لە مانگی 11 بۆ مانگی 2 ئێمە داوامان نەکردووە بەڵام خۆلانی کەم بۆ ئەوە قەرەبووی ئەومان کردووە نزیکی لە ساسی بابەتەکانمان نا لە ساسی بابەتەکانمان تەرک کردووە بۆ خوێندکاران ئەمەش کە پاڵپشتێکی باشە قەرەبوویەکی باشە بۆ خوێندکار بۆی کە لە ڕووی معنەویەوە بڵێم ئەو ماوەیەم لە دەست دەرچووە کە ماوەی خوێندن بووە ئەمن بۆ قەرەبوو کراوەتەوە بۆم تەرک کراوە لەبەرەوە ڕۆژەکانی خوێندن کەم نەبووە لە چاو ساڵانی پێشوە ئامادەکاریەکان بۆ قوتابیانی پۆلی شەش یا هەر کەسێک کە قوتابی پۆلی شەشی هەبێت لە ماڵەوە هەموو خێزانەکە ئیدی دەبێ هاگیان بەلایەن تەلەبەیانەوە بێ لەوەی کە سعی بکە کەشوهەوایەکی مناسبی بۆ ئامادە بکەن ئامادەکاریەکان بۆ تاقیکردنەوەی پۆلێکی قوتابیەکی پۆلی شەش ئەکەوێتە ئەستۆی کێ خودی تەلەبە مامۆستا قوتابخانەکەی دایک و باوکی ئەمانە هەمووی چه بەرپرسیارەتیەکانەکەوێتە سەرشان کاک جەلال مەسلەی خوێندن مەسلەی قۆناغی بە تایبەتی پۆلی 12 پرۆسەیەکە ینی ژینگەیەکە تۆ لەم ژینگەیە هەر خەلەلێکە بێت خەلەل بۆ کۆی ژینگەکە دروست دەکات مەسەلەن ئەگەر خوێندکار خۆی ئێهمال بێ ئەوەی کە باست کرد جەنابووی لە مامۆستا و لە ماڵەوە و لە کەسوکار و لە دابینکردنی شوێنێکی باش و لەبار بۆ خوێندنەکە ئەگەر خۆی ئێهمال بوو هەموو ئەوانە سفرەکاتەوە بەعکسەوە ئەگەر مەسەلەن خۆی خەمخۆر بێ بەڵام مامۆستاکەی یان خوێندنگاکەی یان پرۆسی پەروەردە لەبار نەبێ دیسان ئەو بابەتە سفرە بێتەوە بەداخەوە ڤایرۆسی سەرەکی لە پرۆسی خوێندنی ئێمەیە لەوەتەی هەین لەوەتەی حکوومەتی خۆماڵیمان هەیە تاکو ئێستا ئەم جۆرێ لە وەرگرتنی خوێندکار بۆ زانکۆ ئەم قبول مەرکەزیە کە باسیەکەین هەر بۆ خۆی ئەمەوا لە تەلەبەیەکە 12 ساڵ لە 7 ڕۆژە کۆ بکاتەوە کە 21 سعاتەکە 7 سعاتیەکە جا هەر بۆ خۆی هەر ئەوەیە کە بەڕێزەڵی هەموو کەسوکارەکەش یەکەونە ئینزارەوە کاتێک کە تەلەبێکی پۆلی 12یان هەیە بەڕای من بۆ کۆڵێ بڕبڕی پشتی بابەتەکە بۆ خوێندکار خۆیەتی ینی معنەویاتی خوێندکار بەرنامەی خوێندکار لەم کاتەیە کە ئێستا بۆ پۆلی 12 خۆی خەریکنەکە بە کۆمەڵێ هۆکاری پەیوەندیەوە بە برادرەوە بە مەسەلەن بە تەلەڤیزۆنەوە بە کەسوکارەوە بە کێشە مەشاکیلی ماڵەوەیانەوە ینی خودی خوێندکار بۆ خۆی بڕبڕی پشتی بابەتەکەیە ئەوانی کە هەمویان هاوکار و یارمەتی دەرن بۆ خوێندکارێک کەواتە بە خوێندکار چی بکە کە زاڵ بێ بەسەر هەموو ئەم شتانەیە بە تایبەتی لە ئێستایا کە ئەزانی زۆربەی تاکەکان خەریکی بەکارهێنانی مۆبایل و تەکنۆلۆژیان چی بکرێت ئەوە کە ئەمان زاڵ بن بتوان بەسەر ئەمەیان زاڵ بن و هەوڵ و کۆشش بن ساەکەیان بکەن وەڵا ئیترە بێ قەنەعەتی وابێ ئێستا ئەو کاتی کە لە بەردەست ماوە بیرمان نەچێ کاتێکی کەم نییە ئێستا نزیکی لە نزیکی 68 ڕۆژ کاتی لە بەردەما ماوە خوێندکار تا ڕۆژی کە ئیمتیحان تەواو بێت
کاتێکی کەم نییە هەموو دەرسێک نزیکی دە ڕۆژی بەرەکەوێت ئێستش ئەو خوێندکارانی کە تا ئێستش هیچیان نەکردووە باوەڕکە لە ئێستەوە لەمڕۆ دەست پێ بکەن لە دوای ئەم بەرنامەوە دەست پێ بکەن ئەتوانێت ئەو دەرەجەی کە تەموحی هەیە بیهێنێت چکە ئالەتەکانی پەیوەندیمان زۆرە خوێندکارێک ئەگەر لە مەکتەبیش وەکو پێویست فێر نەبوو بێ لە ماڵەوە دانیشێ دەیان مامۆستامان هەیە کە ڕۆژان لەگەڵ تەلەبەیە لە پەیوەندیایە وەڵامی تەلەبە ئەداتەوە مامۆستا فڵانشت تێنەگەشتوماتە هەر بابەتێ تێناگەی ئەتوانی پرسیار لە مامۆستا بکەی خودی خوێندکار بۆ خۆی ئەبێ لەم تەوقیتەیە بیری لای ئەوە بێ کە تەنها و تەنها خوێندن ینی ناونیشانی ئەم کەسە کوالەتی ژیانی ئەم کەسە سبەی ڕۆژ ئەم دوو مانگە دیارەکە کە ئێستایەتی لەبەرەوە بێ بە هەموو هەوڵێک بە هەموو خۆی دا ببڕێ خۆی کەرنتینە بکات لە هەموو کێشە و مەشاکیلێک لە هەموو برادر و دۆست و یاری و هەموو بازار و هەموو چوونە دەرەوەیەک واتە تۆ بێ ئەم دوو مانگە لە ماڵەوە دابنیشی تەنها و تەنها بیری لای خوێندنەکە بێت و کاتەکەش کاتێکی کەم نییە بۆ ئەو خوێندکارانی کە پێیان وایە مادام مانگی 5 هاتووە مانگی 6 هاتووی تر کاتەکە لە دەستچوونە مانگی 6 هاتووە بەڵام تۆ 22 لێ بیتەوە هەموو وانەیەک دەڕۆشەوە توانی ئەوەی تیا بکەیت لە 25 حوتەوە تاقیکردنەوەکانیان دەست پێکات هەموو هەفتەیە 2 تاقیکردنەوە تاکو 22 واتە تۆ هەر لە ناو تاقیکردنەوەکانە ئیمتیحانی 4 ڕۆژ کاتە دەیە بۆی کاتی سعیکردنیش لە تقریبا 15 دەست پێکا بۆ 25 حوت نزیکی 40 ڕۆژەکات 41 ڕۆژەکات ئەو هەفتەی 2 تاقیکردنەوەی بەدڵی تەلەبەیە ئێستا چونکە پێشتر ناڕزایی هەبوو لەسەر لەوەی کە هەفتەیەک سێ امتحانیان دەکرد دەرفەتی سعیکردنیان نەبوو بەڵێ ئەوە خواستی خوێندکاران خۆیان بووە گەر بیرتان بێت لەو ماوەی پێشوو خۆپیشاندان و ناڕزایەتیان دەربڕی لەبەرەوەی کە 2 ڕۆژجاری امتحان بوو بە خۆشحاڵیەوە ئەویان بۆ کردن کە هەفتەی 2 امتحان ئەنجام بدەن کە ئەمەش کاتێکی باشە امتحانمانێ 4 ڕۆژی لە بەردەسایە کەشوهۆی ئەمڕۆی هەرێمی کوردستان لە هەر کەسێک کە بەتایبەتی بچێتە ناو سۆشیال میدیاوە بەتایبەتی قوتابیانی پۆلی 6 یا بەگشتی خوێندکاران چونکە گەر سەیری پۆستەکەی مامۆستای بکەی سەیری دەموچاوی مامۆستا بکەی سەیری بارودۆخی مامۆستا تەلەبە سەیری بارودۆخی خێزانەکەی خۆی بکە هەموو ئەمانە کەشوهەوایەکی ناموناسبن بۆی کە قوتابی ئەمڕۆ لەم هەموو بارودۆخی ئاڵۆزەیە بیر لەوە بکاتەوە بڵێ با من بیر لە داهاتوویەکی باشی خۆم بکەمەوە بەڵام دوجار ئایا چی دەبێت گەشتبینی بداتە قوتابی لەوەی کە هەوڵەکانی چڕ بکاتەوە لە پۆلی 6 هەستیارە دەبێ حتمما دوانەکەوێت چووکە باوەمان بیر نەچێەوە قوتابیانی عزیزیەوە بزان ئەگەر ئەم حکوومەتە ئەگەر بژڕوخێ بۆ نمونە و بارودۆخش وێران ببێ کودەتاش بکرێت دوجار پەروەردە وەکو خۆیەتی بڕوانامەکەی تو وەکو خۆیەتی بۆ حکوومەتەکەی داهاتوو بۆ سیستەمەکەی داهاتوو هەر دەبێ هەمان بڕوانامە دەخوا بۆیە چی بکەین بۆی کە ئەو کەشوهەوا ناموناسبەی هەیە لە مێشکی قوتابیە هیچ نەبێ بۆم دوو مانگە بسڕێتەوە وڵا کاک جەلالجا ئەوە ڕاگەیاندنەکان ڕۆڵی ئەساسیە بینن خودی دایک و باوکی تەلەبە خۆی ڕۆڵی ئەساسیە بینێ مامۆستایان بۆ خۆیان ئێمە ئەرکی سەرشانمان یەکێک لە ڕکانی سەرشانمان تەوعیەکردن و هاندانی خوێندکارە بۆ ئەوی کە ئەم زروفەی کە هەیە ڕەنگە زروفێکی کاتی بێ بەڵام ئەوەی کە تۆ تیای ئەژیت لە دەست دەرئەچێت یعنی لەم مەرحەلەیە تۆ ئەو فرسەتە نێنی ئەم قۆناغە تاوا نەکەی سەرکەوتوو نەبی نمرێکی باش نێنی سبێ ڕۆژ ئەم زروفە باشیش بێت تۆ تازە ئیشەکەی خۆت لە دەست دەرچووە و ئەگەر خراپیش بێت تۆ شەهادەیەک مەسەلەن بڕوانامێک دەبێت ڕەنگە سبێ یارمەتی دەرەبێت لە شوێنێکی تر لە کەرتی تایبەت لە شوێنێکە دەرەوەی حکوومەت بێت دەرەوەی ئەم فەزا ناشری نەبێت کە دروستکراوە تۆ توانی مەسەلەن معیشەتی خۆت دابین بکەی ئەوەی کە خوێندکار خۆی ئەبێت تەوعیە یان ئاگایی ئەوەی هەبێت کە بۆ تۆ تەمەنت 18 ساڵە ئەبێ ئاگایی ئەوە هەبێ بەڕاستی قۆناغێکی چارە نووسازە دەیان خزم و کەسوکار و هاوڕێتەیە کە لەو قۆناغەیە بەهۆی زروفێکەوە نەیتوانیوە سەرکەوتوو بێسە مەسەلەن ژیانی زۆر لە ناڕەحەتیە بەڵام خزمێکی تر کە لەو قۆناغەیە توانیوێتی ئەگەر تەنها لەو ساڵەشە هەوڵیدا بێتوانی بێتی نمرێکی بار بەرزبێنی ئێستا سەیرەکەی ناونیشانەکەی دکتۆرە یا مامۆسایەکی فڵانە یان زروفێکی باشی هەیە لە ڕووی مەعیشی و لە ڕووی کەسایەتی و لە ڕووی کۆمەلگاوە ئەبێ ئەمیش هەمیشە چاوی لەوانە بێ کە بەهۆی خوێندنەوە دەستکەوتێکیان هەبووە نەک چاوی لەوانە بێ کە بڵێ تاعینات نییە مەسەلەن فڵان شت نییە ئێمە لە مێژووی ژیانی خۆماناکە بە بیرۆری خۆشمان چەند بەرز و نزمیەکمان بینی هەڵکشان و داکشانێک کە ڕۆژێکە بووە شەهادەت زۆر بێ ئەرزش بووە بەڵام ڕۆژێکە بووە شەهادەت نەبووە هیچت بۆ نەکرا ئێستا ڕەنگە بەجۆر هەنی تۆ ئەبێ وای دابنی ئەبێ تۆ خۆت ئەم شەهادەیە موڵکی تۆیە ئەم شەهادەیە وەک تاپۆیەک وای خەیتە گیرفانی خۆتەوە ڕۆژێک لە ڕۆژان هەر سوودی لێ بینی بەڕای من نابێ خوێندکار بە هیچ جۆرێک خۆی نزیک بکاتەوە لە هیچ کێشە و مەشاکلە چکە هیچ شتێک کێشەی ئەو نی خوێندنەکە نەبێ پۆلی 6 پۆلی 12 گەورەترین کێشەی ئەو کەسێکە لە پۆلی 12 ینی هیچ تەنانەت مردنی ئازیزەکانیشی بەقەدەر ئەوە کێشە و گرفت نییە چکە ئەمە زۆر مەسیریە ئەمە ڕێگایەکە کە
ناونیشانی تۆ کوالێتی ژیانی تۆ شێوازی ژیانی تۆ لە داهاتوە دەستنیشانەکەات. زۆر باش زۆر جار خوێندکار کە دەگاتە قۆناغیشە شێوازی سعیکردنەکەی لێتێکەچێ نازانێت کام شێواز باشە بۆ سعیکردن بۆی زۆر ماندوو نەبێت کاتە دانانی پلان و نەخشەی سعیکردن لەم کاتەیە تا چەندە گرنگە بۆ خوێندکار. هیچ ئیشێک بەبێ پلان سەرکەوتوو نابێت سەرکەوتوش بێ تاقی وزەیەکی زیاتری ئەوێ. یەکێک لەو تێبینیانی کە من لەسەر خوێندکارانی خۆمان هەمانە بەڕاستی بەداخەوە خوێندکارمان هەیە بۆ بابەتێک چمان مەلزەمەیان کۆکراوی 4 مامۆستای لە بەردەسایە نازانێت سەیری کامیان بکات لەما تێبینیەکە خوێنێتەوە چ بزانەوەنی کاهەیە واتە لە ساهشتای کاتەکەی بەس بە ئەم و ئەوە ڕوات. من ئامۆژگاریم بۆ خوێندکارانی خۆشەویست ئەوەیە کە لانی کەم لەم ماوەی کە دانراوە بۆ خوێندن لەگەڵ چ مامۆستایەک تۆ دەروونە ئاسوودەیە با زۆر باشیش نەبێت لەگەڵ چ مامۆستایەک تۆ زۆر مرتاحید یعنی هەستەکەی بە ئەو بابەتانی باسی کردووە ئێتە ناو زێنی تۆ تەنها مەلزەمەکەی ئەو ئەمڕۆ بخەرە بەردەست و ئەوانی کە فڕێ بە تەواویش پێی نییە چکە تۆ فریای ئەوە ناکەوی کۆمەڵێ مەرزەمە و ئەوراق و شپرزە لە دۆری خۆتا دروست بکەیت و سعی پێکردنی پێ ناوتری ئەوە بە هیچ جۆرێک یەک مەلزەمە ئەگەر باشیش نەبێ یەک کەسدانێ لەلای یەک مامۆستا ئیشەکەی خۆت بکە و لەو مەلزەمە سعی بکە پێویست ناکات و هەموو مەلزەمەکان لەلای خۆتا دابنی ئەم چی و تۆ چکە فریای ناکەوی کاتەکەی کاتی پۆلی 12 فری ئەو هەموو بەراوردکاری ناکەوی. باشترین کات بۆ سعیکردن کە چکە زۆربەی خوێندکارە بینین کە ئەوەندە قەلق و ڕاڕایە تا نیوەی شەو بەردەوام هەوڵەیە بەیانی توژە بێ هەستێ بۆ تاقیکردنەوە ئەمەش ئەگەر خەوێکی ئارام و باشی نەبێ مێشکە ئارام نەبێ ئیسراحەت نەکات لەو لاشەوە زیانە پێگەێنێت کەواتە باشترین کات بۆ سعیکردن کاتێک. وەڵا شەیداخان بۆ خۆی ئێمە هەموو ئیشەکەمان لەسەر مێشکە تۆ یەک ساڵ سەدان هەزار زانیاری خوێندوو هەمووی لەم مێشکەیە کۆبووەتەوە ئەم مێشکە هیلاکە بێت و خۆراکی مێشکیش بۆ خۆی ئیسراحەت و خەوە ینی تۆ بە تایبەت ئەگەر خەوێکی تەندروست نەکەیت بەلایانی کەمەوە خوێندکارە بێ 6 بۆ 8 ساعت بۆ 9 ساعت بخەوێت جا ئەم خەوتنە نابێ بخاتە ساعت 4 بەیانی بۆ 11 نیۆڕۆنا لە دەی شەوە لە 11 شەوە بخەوە تاکو 5 بەیانی باشە لە 5ەوە هەستە ینی قیممەی چست و چالاکی مرۆڤ مێشکی مرۆڤ 5 بەیانی بۆ نزیکی هەشتونۆی بەیانە ئەو کاتە کاتی ئاڵتونی پێوترێ بڵێ سعاتێک کۆششکردن لەو کاتەیە 4 سعاتی کاتی ترە یعنی بە تایبەت لە کاتی ئیمتیحانە بە هیچ جۆرێک خەو بیر نەچێت ینی بیرت نەچێت کە تۆ کاتێکی تایبەت وەک چۆن بۆ سەعیدانی بۆ خەویشداینە چکە خەوەکە بە قەدەر سعیەکە مویمە بە هیچ جۆرێک خوێندکار تێکەڵی هیچ کەسێک نەبێ بە تایبەت لە کاتی ڕۆژی ئیمتیحانە نە پێش ئیمتیحان بچۆ نیو سعات لە بەردەم هۆڵی ئیمتیحانەکە لەگەڵ ئەم وا قسە بکە نەکە دوای لە ئیمتیحان هاتیتە دەرەوە بە هیچ جۆرێک لە بەردەم هۆڵەکەیە بوەستە ئەویان ڕاستە ئەو وای بۆ بێ ئەوە هیچ ینی ئەو ئیمتیحانی کە ئیکەی ڕێک وەرەقەکە هەر مەشیێنەرەوە فڕێی بە وابزانە ئیمتیحانت نەکردو چکە بۆی کە ئەو ڕۆژەی هاتووە ئیسراحەتی بکەیت و ڕۆژی دواتریان شەوەکە یەکسەر دەستکەی بە نابێت چکە تۆ ئەمڕۆکەیتەوە بیر لای هەتاکو ئێوارە تا سبەی نەبیرە لای ئەوەی ئەم ئیمتیحانیم ڕۆ بۆچی ئەوەم غەڵەت کرد بۆچی ئەوە موالێ نەکرد بۆچی ئەمی تر و کاتی ئەمی ترێ ئەبات باشە لەبەرەوە نابێت بە هیچ جۆرە اینجا یەک خاڵ هەیە من بەلامەوە گرنگە ڕەنگە تۆزێک بۆ خوێندکاران بە جۆرێک وەربگیرێت ناباو بێ نەشاز بێ خوێندکار بەڕای من تەبیعیە لەم کاتەیە کە زۆر سترێسە زۆر قەلەقە زۆر ترسی هەیە زۆر دایم لە دڵڕاوکەیە زۆر ئاساییە سەردانی دکتۆرێکی دەرونی بکات دکتۆر من حاڵەکەم ئاوایە هەر خوێندکارمان هەر بۆ خۆی کەمورەیە و کۆڵێ معنەویاتی دایم لە خوارەوە دایم ئەترسێ ئەچێت کە چێت ئیمتیحانەوە زانانی ئیمتیحان ئیتر ئەژدیهایە ئیمتیحان من بە خوێندکاران ئەڵێم زۆر ئاساییە ئەوانەتان کە ئەزان ڕەنگە کۆنتترۆلتان بە جۆرێک لە جۆرەکان لە دەست بچێ یان مەسەلەن حتا ئەگەر زۆر تەبیعانی ئەگەر تەبیعیش نەبووی تۆزێک ترسای بچۆ سەردانی دکتۆریە بکە ڕەنگە بەدەنکی حەبتۆ ئەو ڕۆژە زۆر بە دەرونێکی ئارامەوە بچتە ئیمتیحانەکە و 2 ساعتە بیر لای هیچتر نەبێ ئیمتیحانەکە بێ. زۆر باشە مامۆستا ئێستا تاوان دەرفەتمان ماوە بۆ تاقیکردنەوەکان هەندێک ڕێکلامیش دەکرێت لەسەر خول و دەوراتی تەقویە بێزکردنی قوتابیانی پۆلیشە شۆنێتی سعیکردن سیمینارەکان قوتابیان چۆن مامەڵە لەگەڵم خول و دەوراتانەیە بکەن چۆن مامەڵە لەگەڵم سیمینارەیە بکەن ئایا بڕۆن بەشدار بن یاخود لە ماڵەوە خۆیان تەرکیزی خۆیان و پلانی خۆیان هەیان بێت. وڵای کاک جەلال بۆ خۆی ئێستا کاتی ئەوە نەماوە ئیتر خوێندکار بچێ بڵێت چی بکەم ئێستا پێشتر فێر بوو بێت چی بکە ئێستا ئەو چییە بکات یعنی بێ ئێستا ئەو پێخاتە بواری پراکتیکیەوە چکە کاتەکەمان کاتیەوە نییە بەڕاستی تۆ هەر مەسەلەن خۆل هەڵبەت لەگەڵ دەستخۆشیە بۆ هەموو
خەڵکی چالاک و باشمان هەیە ڕەنگە تۆ دەیان خوێندکارمانەیە بۆی قسەی کەسێکە و کە سیمینارێکی کردووە سەرکەوتوو بۆ ئاراسی ژیانی گۆڕاوە بەڵام ئێستا کاتی ئەوە نییە یعنی ئێستا تۆ بێ هەموو کاتەکانت تەرخانکەی بۆ سعی و خوێندن بۆی ئەگەر قەرەبووی ئەوە بکەیتەوە لە کاتی خۆیان مەسەلەن نەتوانی وەکو پێویست کۆشش بکەیت ئێستا قەرەبووی بکەیتەوە یان لە کاتی خۆیان نەتوانی وەکو پێویست خەمی بابەتەکان خۆی ئێستا ئەو کاتی کە هەیە و کۆڵێ بەدەرزایعە ئێستا ئەوەی کە لە یاری تۆبی پیا پێڵەن دەقینەوە سێ ئەم ئەوەیە ینی تۆ بە مەجاالێوە نییە کاتەکە بە فیرۆبێ بچی ئێستا بچی بزانی چی بکەیت ئێستا ئەوێ و چیە فێر و بێتی و ئێستا بیخێتە بواری پراکتیکیەوە ئەرکی دایک و باوک خێزان لەم بارودۆخەیە چۆنە چونکە با تەنها لەسەر نمونەی خێزانی قسە نەکەن بڵێن گشتیە خێزانمان هەیە بەدەست بارودۆخی داراییەوە دەناڵێن ڕەنگە نەتوانێت ماڵێک یا ژوورێک بە تەنها بۆ قوتابیەکەی پۆلی شەشی دابین کە هەیە ڕەنگە دوو قوتابیشی هەبێ ئیمکاناتی نەبێ بۆیە لێرەیە ئەرکی دایک و باوک چۆنە و لە هەمان کاتە وەرگرتنی تەلەبە قسەکانی تەلەبە خۆی لە دایک و باوکی دەبێت چۆن بێت وڵا جا ئەرکی دایک و باوک هەر لە پۆلیەکی ابتیدایی ئەرکیکی قورسە و نابێ بیرمان بچێ بەڵام ئیتر بۆ بەنیسبەت ئەوە بڵێ بەداخەوە خوێندکارمان هەیە خێزانمان هەیە بۆی زروفی داراییەوە بۆی زروفی هەتا کێشەی خێزانی خۆیەوە بۆی زروفی کێشەی کۆمەڵایەتیەوە خوێندکارەکە بێ بە قوربانی لەو دۆخەیە بەڵام ئیتر ئەوە زروفێکە ئینسان دۆش دامێنێتیان نازانی چی تیا بڵێ تۆ خوێندکارێک دوو ژووریان هەیە و 6 نەفرن یعنی ئەبێ خوێندکارەکە خۆی بژینگەیەک دروستکە بۆ ئەوی کە ئەگەر دنیا لەو لە ڕووخا بێت ئەم لەم لە ئاوازە خوێندنەکەی خۆی نێنێ و نمونەشمان زۆرە کاک جلال بەشێک لە یەکەمەکانی هەرێم بەشێک لە خوێندکارە سەرکەوتوەکان بەڕاستی خوێندکاری ئەو خێزانانن خۆشبەختانە ینی هەموو خوێندکارانی کە سەرکەوتو بوون ئەوانە نین کە یەقاتی یەک نهۆمی تەواوی ماڵەکەیان دابین کراوە بۆ ئەو بەکامل ئەجیزەوە بەکامل ئەوە ینی ئێمە نمونەشمان هەیە کە ینی ئێمە خۆ کابرا لە بروی یەسێک گوێ لە ئێمە بڵێ وەڵام من باوکم هەژاری تر تەواو نا دەیان و سەدان خوێنگە بە بەعکسەوە بنەڵێم ئەوەندەی خوێنکارانی هەژار سەرکەوتو بوونەوە خوێنکاری ئەوانەی کە ئیمکانەتیان هەیە و باوکیان مەسەلەن هەموو ژینگەیەکی تەواوی بۆ دابین کردووە ئەوان کەمتر سەرکەوتو بوون ینی ئەمە کەوتوتەوە سەر خودی تەلەبەکە خۆی کەوتوتە سەر خودی جوودی تەلەبەکە خۆی هەیە یەک نهۆمی کامل لە ماڵەکەیانە بۆ ئەو دابین کراوە ڕۆڵێکیان چۆ سەرەوە سعی کە ئەچێ لەسەرەوە سعی ناکە خەریکی مۆبایلەوێ بەڵام هەرشە 3 نەفرن لە پۆل لە ژوورێکی 3 بە 4 جوودی خۆیەکە و ئازانێ لە بەیەکی تەواوایەکە ینی هیچ گرفتێکی بۆ دروست نابێت دوجار پەیامت ئامۆژگاری چیە بۆ خوێندکاران پەیامی من بۆ خوێندکاران ئەوەیە کە زۆریان بڕی و کەمیان ماوە پشتیوان بەخوا ئەوەی کە ناخۆش و ناڕەحەتە هەموو خوێندکارێک بۆ زانیاریتان وزاری پرسیاری وزاری امتحانی وزاری ئەوەش دیهایە نییە کە لای ئێمەش کاتی خۆی کە پۆلی 12 بووین هەروە بووە ئەوەش دیهایە نییە دڵنیا بن کە لە هەر خوێندنگایەکە لە هەر ئاسیەکە بوو بێتی پرسیاری مامۆستاکە زۆر لە پرسیاری وزاری ورتر و قورستر و ئاشترە لەبەرەوە تۆ قۆناغە ناخۆشەکەت بڕیوە قۆناغە ئاسانەکەت ماوە کاتان لە یەکەم بە هیچ جۆرە سەر لە خۆتان تێکمێن ئایندەی خۆتان ببین ئەم 2 مانگە ئەم 3 مانگە خۆتان کەرەنتینە بکەن لە هەموو شتێک هیوادارم هەمویان سەرکەوتوو بن و پێم خۆشەکە خوێندکاران تەنها بیریان لای ئایندەی خۆیان بێت لەم کاتەیە بیریان لای هیچ کێشە و مەشاکلێک نەبێ ئەگەر هەبێت لە چواردەوریدا بەڵێ دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوەش دەستان خۆش سەلامت بەڵازیزان ناوبڕێکی کورت وەردەگرین لە بڕگۆ بابەت و تەوەرەکانی دیکە پێیان ڕۆژ پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. بەڵە بەڕێزان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری سەرجەم شار و چارۆچەکان دەچینە بڕگەی پەیامنێران و سەرەتاش دەچینە لای پەیامنێرمان چیانووری لا کەرکووک چیا سڵای خوای گەورەت لێ بێم کاتت باش گرنگترین زانیاری و کار و چالاکی لای تۆ چیە فەرموو؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام لە دوای پەسەندکردی بودجەی ساڵی 2021 لە پەرلەمانی عێراق بەشێک لە مامۆستایانی وانێبێژ لە سەرجەم پارێزگەکانی عێراق ناڕەزایان دەربڕی بەوەی کە پێویستە لە بودجەدا جیان بکرێتەوە بکرێن بە گرێبەست لە پارێزگاکانی عێراق لە شاری کەرکووکیش هاوشێوەی پارێزگاکانی عێراق ئەو مامۆستایانی وانەبێژ گرتبوونەوەیان ئەنجام داوە چوونە بەردەم بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک داوایان کرد کە ئەمانی هاوشێوەی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق بکرێن بە گرێبەست بەشێک لەو مامۆستایانە سەر بە خوێندنی کوردین لە کەرکووک من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو مامۆستایانی کە وانەبێژن ئێستا بڕیارە
بکرێن بە گرێبەست لە خوێندنی کوردی میوانداری بەڕێز مامۆسا پەروین بەڕێوەبەری سەرپەرشتیاری پەروەردەیم کردووە. مامۆسا سوپاس بۆ ئەم دەرفەتە. چیتان کردووە گەیشتون بە چی لەگەڵ ئەو وانە بێژانەی لە کەرکووکەن بە تایبەتی ئەوانەی خوێندنی کوردی؟ هەر وەکو جەنابەت ئاماژت پێکرد خۆشببختانە ئەوانیش خوێندنی کوردی وانە بێژێکی زۆری هەبوو، ئەوانیش دیسانەوە مەشمول بوون بۆ بڕیاری کە لەلایەن وەزارەتی پەروەردەی عێراقا جێبەجێکرێت و ئێمە یەکسەر دوای ئەوە لیژنەیەک تشکیل کرا بۆ خوێندنی کوردی و ئێستا توان خۆتانیش لە نزیکەوە سەردانیان بکەن. لیژنەکە سەرۆکی لیژنەم و بە ئەندامەتی چەند سەرپەرشتیارێکی تر و بەشی قانونی ئەستاوین بە وەرگرتنی فایلەکان بە پێی ئەو ڕێنمانی کە بەغا ئاماژەی پێکردووە. سەرەتا تەنها بۆ ئەوانە بوو کە وانەبێژی خۆبەخش بوون لە ساڵی 2019 کە فەرمانی کارژێری 2019یانەیە، بەڵام دوای ئەوەی کە چەند کۆبوونەوەیەک ئەنجامدرا وەزارەت ڕەزامەندی فەرموو لەسەرەوەی 2017 بەشدارە بێ و خوێندنی کوردیش خۆشببختانە تا ئێستاکە سەرەتایەکە 711 فایلمان وەرگرتووە و ئامادەیەکەش 287 فایلمان وەرگرتووە کە کۆیەکەی تقریبەن 1000 کەس سوودمەند دەبێ کە وانەبێژەکەی ببێ بە گرێبەست. ئەمەش جێگەی دڵخۆشیە کە ئەو گەنجانەمان کە ئێستاکە بێکار لە شارەکەی ئاسوورێنەوە ئەتوانرێت شتێ لە معانەتەکانیان کەم بکرێتەوە، بڕێکی کەمیشە پارەکە، بەڵام هەر لەوە باشترێکە کە ئەو خوێندکارە تەخەڕوجەکات و بابەتەکانی خۆی و اختصاسەکەی خۆی لەبیرەکە هەتاکو و تەعیناتی بۆ دەرەچێت. ئەو کەسانی کە ئێستا لە خوێندنی کوردی لە هەر لە پەروەردەی کەرکووکیش دەکرێن بە گرێبەست، گرێبەستی هەمیشەی لە جێ ئەوان کەسی تر خۆبەخش دەتوانێت وانە بڵێتەوە ئێوە کەسی تر وەردەگرن لە قوتابخانەکان تا بتوانن بە خۆبەخش وانە بڵێنەوە لەبەرەوەی ئەمە لە ڕابردوودا بوو بە کێشە بۆ وەزارەتی پەروەردە ئەم ئەوەی کە گرێبەستە ئێستا ئەوەی کە وانە بێژ و ئێستا بکرێ بە گرێبەست ئەوانیش داوا بکەن دواتر ساڵی داهاتوو بکرێن بە گرێبەست. بە دڵنیاییەوە لە هەموو ئەگەرێکە ئەوانەی کە ئێستا شوێنەکانیان بەتاڵ نابێت ئەوان تەنها ئەو وانە بێژانە ئەبن بە گرێبەست لە باتی ئەوەی کە مانگانە ژووری ڕۆژانی بۆ سەرفکرێ ئەو هەموو مانگێ بە سابتی دەوام هەبی و نەبێ ئەو وانە بێژە ئەو بڕەپارەی کە حکوومەت بۆی تەرخان کردووە بڕەپارەکەی وەکو موچەیە بۆی سەرفەکرێ. بەڵام بۆ ئەوەی ئێمە بتوانین خەڵکی تربێنینە شوێنی وانە بێژ نە ئەوە یعنی لە ڕووی ئیداریەوە ناکرێتەوە نەڕۆشتەوە بۆ جێگایەکی کە تا بڵێم شوێنەکەی بەتاڵە و وانە بێژە خەمە شوێنی. ئەم تەنها لە باتی بڕەپارەیەک بە ئجووری ڕۆژانە وەربگرێ مانگانە وەریگرێت. تەنانەت لە کاتی ئجووری ڕۆژانەی وانەبێژ مثلەن ڕۆژانی ئۆتڵی بۆ سەرف ناکرا، ڕۆژانی جومعە و شەممە و ئەگەرێکی پشوو هەبوایە ئەو بووی سەرف ناکرێت چکە جووری ڕۆژانەیە. بەڵام لە ئێستای ئەم عەقدە سابتە ئەو بڕەپارەیە بە سابتی بۆیان سەرف. گەیشتون بەچی لەگەڵیان کەی ئەمانە دەکرێن بە گرێبەست بڕیارەکان چی لێ هاتووە؟ ئێمە مەرجە قانونیەکانی کە تێدا بێت وەکو باسم کرد فایلەکەی لێ وەرەگیرێ، دوای ئەوە یەکسەر مبەرمەجمان هەیە تایبەت بە کۆمپیوتەرەکە کە ناوی تیا ئەنووسێت و معلوماتەکاندا ئەنووسرێ. ئێمە ڕۆژانە چەند فایل وەربگرین لەمە بەدووە لە هەفتەی ئایندە کە ئەمڕۆ پێنجشەممە ڕۆژی یەکشەمە 200 ناوبەرزێکی نۆ بۆ بەچی قانونی تربیەی کەرکووک بۆ ئەوە لەوێ عەقدەکە واژوو بکەن چکە خۆتەزانی عەقد دەبێ قانونی هەبێ پەنجەنووری خۆیەکە لە پەروەردەی کەرکووک. ئەگە بە کورتی وەڵام بیتەوە تاقیکردنەوەکان چی بەسەر دێ خوێندن لە کەرکووک چی بەسەر دێ کە ئێستا بە ئەلکترۆنی ئەخوێنەر یعنی چی بەسەر دێ خوێندن بینی ئێوە؟ وڵاهی وەکو کە مختصم لە بوارەکەیە ئێمە وا بۆیە چین کە هەر وەکو ساڵی پار بێ تاقیکردنەوەکان تەنها بۆ ناکۆتایەکان بێ، ینی بۆ مەسەلەن پۆلی شەشی عدادی سێ متەوەستە ئەمانە تاقیکردنەوە بکەن. ئەگەری ئەوە هەیەت ئەوانەی کە وەکو پارچۆن نمرەی نیوەی ساڵیان بۆ حساب کراوە ڕەنگە ئەمیش بەو شێوەیە بێ بە جۆرەی ئەوەی کە ئێستا جەنابتان هەر ئێستاکە پەیوەندیکی تەلەفۆنی بۆ هات کە داوای هۆڵەکانی تاقیکردنەوە ئەکەن بۆ پۆلی شەشی عدادی تەنانەت هێشتا باسی سێ متەوەستەشی تیان نەکراوە. سپاس.
دیارە ئەوەی کە هەیە ئێستا ئەو کەسانی کە ئەو مامۆسانی وانە بێژ بوون ئێستا چاوەڕێت دەکرێت بۆ ئەوەی وەکو مامۆسا باسی کرد لە هەفتەی داهاتوو ناوەکانیان ڕەوانەی پەروەردەی کەرکوب بکرێ بۆ ئەوەی تر لە مەدەوا بکرێن بە گرێبەست و ئەو دڵە ڕاوکەیە کە هەیان بوو سەبارەت بە بەوەی کە دەکرێت بکرێن بە گرێبەست یاخودنا ئەو دڵە ڕاوکەیە کۆتایی پێبێت لە نێوان مامۆسایانی وانە بێژ. زۆر باشە چیا سپاس دەکەین سپاس لەوەی کە لە کردکووکۆ زانیاریەکانت بۆ گواستینەوە. بەڵێ بەڕێزان دەچینە پارێزگای هەڵەبجە و پامنێرمان سامان فەتاح وەردەگرین. سامان سڵاوت لێ بێوم کاتت باش لای تۆ چییە؟ چ زانیاریەکێ فەرموو بۆمان بخەیتەوە. بەڵێ سڵاوتان لێ بێ شەیدا سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. دیارە ئەمڕۆ دوو چالاکیە لە هەڵەبجە ڕێکخراوی سیدیۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کاتژمێر دەونی و ئەنجامی ڕاپرسیەک ڕاگەێنن دەربارەی ئاستی خوێندنەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە. لە ئێستاشدا من لە وەڵی ژیارم لێرە خولێکی شاخەوانی کە وەرزشێکی تا ڕادەیەک نوێیە لە هەرێمی کوردستان و ماوەی چەند ساڵێکە ژمارەیەک لە چین و توێژە جیاوازەکان ڕویان لە ئەنجامدانی ئەو جۆرە وەرزشە کردووە. لە ئێستادا خولێک کراوەتەوە بۆ کەسانی ئارەزوومەندی و جۆرە وەرزشن وایانەوێ شاخەوانی ئەنجام بدەن. من ئێستا لەگەڵ سەرپەرشتیارێکێک لە گروپە شاخڕەویەکان چەند خولێکێک قسە ئەەکەم بزانم چی شتێکی تازە و بە نوێ لەم خولە ئەوترێتەوە ماوەسارم ئەگەر عزیز بێنێرە سوپاسانەکەم چی شتێکی نوێ و تازە دەربارەی شاخڕەوی لەم خولە ئەوترێتەوە. بەڵام سەرتا بە خێر من سەر چاودیارە ئەمڕۆ 27/5/2021 یەکەمین جارە خولێکی زانستی ئەکادمی لەسەر ئاسی پارێزگای هەڵەبجە بۆ یەکەم جا مڕەبیەکە لە ئێران و خۆشبەختانە ئاغای جەباری سلێمانی تەشریفیان هێناوە کە ئوستادێکی پرۆفیشناڵە لە بواری شاخەوانیا بە شێوازێکی زانستی کۆمەڵێش هاوڕێی شاخەوان لەم شارە خۆشبەختانە بەشداریان کردووە لە پێناوی کە ئێمە بە شێوازێکی زانستی و ئەکادمی بە شێوازێکی دانیشمەندانە لە مەولا شاخەوانەکانمان دەستەبەر بکەین. بەپێی ئەو میتۆدەی کە لای بەڕێزیان هەیە کە خۆیان خەبیرن لە بوارەکە دیارە شاخەوانی هەرەوەنیە کە ڕۆژانە کۆڵەڵ گرچی بە شاخە پێویستی بە کۆمەڵی ئەتەکێتی دانیشمەندانە هەیە هەر لە بواری ژنگە پارێزیەوە لە بواری تەنانەت جۆر و ڕەنگی کۆڵە پشتەکەەوە کۆمەڵێ پێداویستی سەرەکی وە کۆمەڵی زانستی ئەکادمی پزیشکی کە بۆ فریاکەوتین تاکە کەسی لە شاخەکانە و لە چیا و دۆڵ و شێوەکانی شاخەکانە کە بتوانین چۆن فریای خۆمان بکەوین. زۆر سپاس بۆ بەڕێز. شەیدا لەبەروی کاتەکەم زۆر کەمەوێ ئاماژە بۆ بکەم لەم خولە ئاماژە بە ڕێنمایەکانەکرێت چۆن ژنگە بپارێزرێت ژمارەیەکی زۆر لە شاخەوانان ئەوانەی کە بوتەمارەزوومەندی ئەو بوارن ئەو جۆرە وەرزشن کە بیکەن لە شاخەکانە ئەنجامی بدەن لێرە ئامادەن و بە شێوازێکی ئەکادمی و زانستی لێرە لەلایەن ڕایەنەرێک کە لە وڵاتی ئێرانەوە هاتووە بە شاخەوانەکانی ئەم خولە ئەوترێتەوە کە لێرە بەشدار بوون و ماوەی چەندین ساڵە لە هەرێمی کوردستان لە شارە جیاوازەکان و پارێزگا جیاوازەکان گروپ خەڵک ئەم جۆرە وەرزشە لە ئێستادا دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان سامان فەتاح سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازیزان دیارە دوو تەوەری سەرەکیمان ماوە کەیەکێکیان قسەکردنە لەسەر پێشانگای پیشەسازی لە هەولێر کە وەک پێشتریش ئاماژەمان پێدا لە دوای سەرەڵدانی کۆرۆنا لە کۆتایی ساڵی 2019ەوە هیدی پێشانگا نێودەوڵەتیەکان بە تایبەتی لە هەولێر هەمویان داخران ساز نەکران کە ساڵانە چەندین پێشانگای جیاواز و جۆرا و جۆر دەکرانەوە بە تایبەتی پێشانگای نێودەوڵەتی کتێب پیشەسازی و هەندێک بابەتی دیکە هەبوون بەڵام لە دوێنەوە پێشانگایەکی پیشەسازی نێودەوڵەتی کە بەشێکی زۆری لە کۆمپانیەکان کە سەرپەرشتی دەکەن و دابینیان کردو کۆمپانیای تورکی و ئێرانین سازکراوە تەوەرێکمان لەوێ ئەمران پێشکەشمان دەکات. بابەتێکی دیکەمان ماوەکە پێشکەشتان بکەین ئەویش وشکبوونی ڕووباری سیروانە کە بەم شێوازەی ئێستەکە ئەو ڕووبارە وشک بووە ئەزمموی دەمێکە مەزمونە نەبینراوە پێشتر لە ساڵانی زۆر کۆندا هەبووەوەکەوەی کە باز دەکەن بەڵام ئێستا ئەمە بووەتە مەترسیەکی گەورە لەسەر بە تایبەتی گەرمیانەکان و بەگشتی هەرێمی کوردستان چونکە لەلایەکی دیکەوە یەکێک لەو چەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بەغدا هەمیشە وەکو فشارێک بەکاری دێنا گرتنەوەی ماوە بوو بەڵام ئێستا ماوە لە پێش ئێمە وشک بووە واتە پێشەوەی بگاتە دەستی ئێمە لەسەر چاوەکانی ئێرانەوە کەم کراوەتەوە
بۆ ئەمە ئێستا مەترسیە لەسەر گەرمیانەکان و ناڕزایی بەشێکی زۆر لە گەرمیانەکانی بە دوای خۆی داهێناوە دەمانوێت لەو تەوەرەشدا بزانین ئایا ئەم ڕووبارە بۆچی وشک بووە گرفتەکان چین و ئەمە چ زۆرە پەیامێکی تایە چونکە دیارە لە ئێستادا بەشێک لەو شەڕێکە وڵاتان لەگەڵ یەکتیا سازیان کردووە شەڕی ئاو دروستکردنی بەنداوە چونکە لە هەموو جیهاندا ئاسایشی خۆراک و ئاسایشی ئاومان هەیە کامە هەمووی پەیوەستە هەم بە سیاسەتەوە هەم بە ئابووریە وڵاتەوە و هەروەها پەیوەستە بە ژیانی تاک بە تاکی هاوڵاتیانەوە دەچینە گەرمیان میوانێکی تایبەتمان دەبێت کەویش بەڕێز مامۆستا عەبدول متەلیب ڕەفعەت مامۆستای زانکۆ و پسپۆڕی سەرچاوەکانی ئەو مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر سەرەتا پێمان بڵێ ئەوەی کە ئێستا ڕوودەدا لەو ناوچەیە وشکبوونیە ماوە چۆنە و ئەمە پێشتر ئەزمموی هەبووە حاڵەتەکە چیمان پێ دەڵێت وەڵێم کاتتان باش دەستان خۆش بێ بۆ بەرنمەیە لە ڕاستیدا ئەو وشبوونەی ڕووباری سیروان ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکاری سەرەکی یەکەمیان بۆ ئەو پرۆژە ئاویانەی کە وڵاتی ئێران لەسەر ڕووباری سیروان دروستی کردووە کە پرۆژەیەکی گەورەیە ناسراوە بە پرۆژەی ئاوی گەرمەسێر کە پێک هاتووە لە 13 بەنداو ئەو بەنداوانە توانای گلدانەوەی نزیکەی 1.5 ملیار مەتر سێجار ئاویان هەیە هەروەها ئەو ئاوانەی کە سەرڕێژەکەن لە بەنداوەکانەوە ناچنە نایەن ناو خاکی هەرێمی کوردستانەوە لەبەر ئەوەی ئەوان کەناڵی لادانیان دروست کردووە دوای کەناڵی لادان چۆن بڵین تونێڵێکی زۆر گەورەیان دروست کردووە کە ناسراوە بە تونێڵی نەوسودێکێکە لە تونێڵە گەورەکانی جیهان بۆ گواستنەوەی ئاو و ئەو تونێڵە ئاو ئەگوازێتەوە لە ئاوازێڵی ڕووباری سیروانەوە بۆ ئەحواز و توانای گواستنەوەی نزیکەی 1.5 ملیار مەتر سێجا ئاوی هەیە کە ئەم ئاوە هەر هەمووی بەکارە هێنرێ بۆ بوژانەوەی کەرتی کشتتوکاڵی و هەوڵ ئەدەن ئەو زەوێ کشتتوکاڵیانەی کە دەیمن لە وڵاتەیە تەحویلی بکەنیان بیگۆڕن بۆ زەوی کشتتوکاڵی ئاوی و ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر وڵاتی خۆمان دروست کردووە بە تایبەتی لەسەر کوردستان و لەسەر ناوچەکانی خواری کوردستان ئەمە لایەک و لایەکی ترەوە بەهۆی وشکە ساڵی کە ڕووی داوە ئەمساڵ خۆتان نەزان ڕێژەی دابارین لە کوردستان و هەروە بەگشتی لە عێراقا زۆر لاواز بوو بۆیە ئەمە وای کردووە ڕێژەی ئاو لە ڕووبارەکانە بە تایبەتی لە ڕووباری سیروان زۆر کەم بێتەوە و ئەمە کاریگەری زۆر مەترسیداری هەیە ئەگەر هەوڵ نەدرێت چارەسەر بکرێت بە تایبەتی لە ئەمساڵدا زۆر باشە مامۆستا دەزانین کە ڕۆژ لە دوای ڕۆژ مەترسیەکانی کەمبوونەوەی ئاوی ڕووباری سیروان لە زیادبووندا کەواتە بزانین هۆکاری سەرەکی چین بەڵێ هۆکاری سەرەکی وەکو ئاماژەم پێکرد ئەگەڕێتەوە بۆ ئەو پرۆژانەی کە ئێران دروستی کردووە پرۆژەی زۆر گەورەی لەسەر ڕووباری سیروان دروست کردووە تەنانەت ناهێڵە ئاوی لافاو بە ڕێژەی بە شێوەیەکی ئاسایی بگاتە ناو خاکی هەرێمی کوردستان ئەمانە کاریگەری لەسەر بەنداوی دەربەنی خان دروست کردووە چونکە وەکو پێویست ئاو ناگاتە بەنداوی دەربەنی خان بۆ ئەوەی بتوانێت ئاوی پێویست بداتە شوێنەکانی تری هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەی گەرمیان هەروەها کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر بەنداوی حەمرین لە خواروی ناوچەی گەرمیان کە ئەکەوێتە محافظەی دیالەوە ئەمانە هەر هەمووی کاریگەری زۆر خراپ بکە لە داهاتووە ئەگەر چارەسەری ئەم کێشەیە نەکرێ بە تایبەتی لەگەڵ ئێرانە بە شێوەیەکی دیبلۆماسی ئەوە ئەبێ ئێمە یعنی دەستمان بشۆر لەو 70% کە لە ڕووباری سیروانەوە تێ چونکە داهاتی ئاو لە ڕووباری سیروان لە دوو سەرچاوە تێ سەرچاوێکیان لە ئێرانەوە کە پێک هاتووە لە 70% و سەرچاوەیەکی تری لە ناو خاکی هەرێمی کوردستانەوە دابی نەکرێ ئەو 70% بەڕاستی ئێمە ئەتوانم بڵێم دەستمان لێ شۆردووە لەبەرەوەی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی نەیانتوانیەوە تا ئیساکە بە شێوەیەکی دیبلۆماسی یان بە شێوەیەکی سیاسی هەوڵی چارەسەرنی ئەو کێشەیە بدەن لەگەڵ حکوومەتی ئێرانە ئەگەریش بەردەوام بێ ئەوە ئێمە تەنها ئەو 30% ئەمێنێتەوە بەدەستمانەوە کە لە ناوخۆی وڵاتە دابی نەکرێ بەداخەوە ئەو 30%ش وەکو پێویست ئێمە نەمانتوانێت سوودی لێ ببینین لەبەرەوەی شتێکمان نییە لە هەرێمی کوردستان بە ناوی بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو بێ بە شێوەیەکی زانستی یعنی سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستانە بە تایبەتی بە شێوەیەکی هەڕەمەکی بەڕێوە ئەبرێ و کاریگەری زۆر خراپی دروست کردووە و لە داهاتوودا کاریگەری زۆر خراپ لەسەر ژیانی هاوڵاتیانیش دروستەکە هەروەها لەسەر کەرتی کشت و کاڵ و لەسەر ژینگە بەگشتی کەواتە مامۆستا تەنها بوونی بەندا و تونێلەکانی ئێران هۆکارن یاخودەوەیە کە لە هەرێمی کوردستانیشدا هیچ گرنگیەک بە سامانی ئەو نادرێت خۆی وەکو ئاماژەم پێیکرا گەڕێتەوە بۆ هەردوو هۆکارەکە هۆکاری سەرەکی ئەوەتانێ کە ئێران ئاوی گردووەتەوە و پرۆژەی گەورەی دروست کردو ئەمە هۆکارێکە هۆکارەکەی تری ئەوەتانێ حکوومەتی عێراقی یان حکوومەتی هەرێمی کوردستان نەیانتوانیە لەم ماوەیە
سەرچاوەکانی ئاو بە شێوەیەکی زانستی بەڕێوە بن ئەمە کێشەی عێراقە نەک ئیستاکە لە 100 ساڵ پێشی عێراق هەروە بووە 100 ساڵ پێش ساکە چۆن بەڕێوەبرنی سەرچاوەکانی ئاو بە شێوەیەکی هەڕەمەکی بووە ئێستاش بە هەمان شێوە بەداخەوە ئەو زیادە ڕۆیانەی کە لەسەر ڕووبارەکانەکرێ لە هیچ وڵاتێکا ناکرێ هیچ ڕێزێک بۆ ئاو دانراوە ئەمی شێکێکە لە هۆکارەکان ئێمە ئەگەر بمانەوێت چارەسەری ئەم کێشەیە بکەین ئەبێ لە خۆمانەوە دەستی پێ بکەین ئەبێ بزانین ئاو چۆن دابش بکەین ئەبێ بزانین ئاو بە شێوەیەکی زانستی چۆن بەڕێوە ببین. زۆر باشە ماوەسا ئایا ئەمەی کە ئێستا ڕوودەدا واتە دروستکردنیەوە بەنداوانەوە تونەیلێک کە ئێران دروستی کردووە و ئاوەکەی گواستۆتەوە بۆ پارێزگاکانی دیکە کە ڕەنگە هەر وڵاتێک بە بێندی یاسای نێودوڵەتی تا ئەو کاتێک کە هەندێک کۆتوبند لە یاسا نێودوڵەتەکاندا دەنوودا بوو مافی خۆی بۆ لەوەی کە چۆن مامەڵە باویە وڵاتەوە دەکات کە لە ناو وڵاتەکەی خۆیەتی بەڵام ئایا ئێران هیچ پێشێلکاریەکی یاسا نێودوڵەتیەکانی کردووە بەرامبەر بە ئێمە لەوە تێو یاسایانە دانراون لەوەی کە ئەم ئاوە لە ئێرانەوە دێ دەڕژێتە ناو عێراق یاخود تەنها کەم تەرخەمیەکە لە عێراق و لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بووە؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا چەندین ئەتیفاقی نێودەوڵەتی هەیە چەندین یاسای نێودەوڵەتی هەیە باس لەوەکە کە سەرچاوە ئاوی نێودەوڵەتیەکان ئەبێ بە شێوەیەکی یەکسان دابەش بکرێ واتە بۆ نمونە چەندێک لەو ئاوازێڵە ئەکەوێتە ناو وڵاتی ئێمەوە ئەبێ ئەوە نەسوودی لێ ببینین یعنی بۆ نمونەیەکێک لەو یاسایانە کە ڕێکخراوە کە پێشتر لە ساڵی 1976 ئیمزا کراوە ئەتیفاقیە هەڵسنگیە ئەم ئەتیفاقیە باس لەوەکە ئەڵێ چەندێک ئاوازێڵی ئەو ڕووبارەوە ئەکەوێتە ناو ناوچەکەی تۆ یان ئەکەوێتە وڵاتەکەەوە ئەبێ تو لە سەرچاوەکەی لە سەرچاوی ئاوەکە ئەوە سوود ببینی یعنی بۆ نمونە ڕووباری سیروان لە هەرێمی کورسانە نزیکەی 60% لە ڕووباری سیروانەکەوێتە خاکی عێراق و هەرێمی کورسانەوە ئێمە ئەبێ 60% سوود لەو ئاوە ببینین بەڵام بەداخەوە ئیساکە ئەتوانم بڵێم 0% ئێمە سوودمان لێ بینەوە بە تایبەتی لە ئەم ساڵە بەهۆی پرۆژانەی کە ئێران دروستی کردو بۆیە ئەگەر باسی ڕووی یاسایی بکەین لە ڕووی یاسایەوە ئێران خەرقێکی گەورەی کردووە بەپێی یاسا نێودەوڵەتیەکان و عێراق ئەتوانێت سکاڵات تۆمار بکات لەسەر وڵاتی ئێران بەڵام خۆتان نەزانن ئەجندای ئێران ها لە ناو عێراقا و حکوومەتی عێراق بۆ نمونە بووەتە بەشێک لە حکوومەتی ئێران بۆیە ڕەنگە ئێمە نەتوانین لە ڕووی سیاسی و لە ڕووی یاسایی و لە ڕووی دیبلۆماسیەوە ئەو کێشەیە چارەسەر بکەین ئەوە ئەمێنێتەوە تەنها ئێمە هەوڵ بدەین کێشەی بەڕێوەبرنی سەرچاوەکانی ئاو لە ناو وڵاتی خۆمانە بە شێوەیەکی زانستی بەڕێوە بدەین. زۆر باشە فشارە مەدەنیەکان دەبێت چی بن یا یاسایەکان بە تایبەتی لە ئێستادا کە پارێزگاری سلێمانی لە ڕۆژهەڵاتی کوردستان لەوەیە دەتوانێت هیچ نەبێ گفتوگویەکی سیاسیان و دیبلۆماسیانە ئەنجام بدا بۆی کە وەکەوەی کە لە ساڵانی ڕابردوو هەندێک جاراوەکە کەم دەکرایەوە هەندێک گفتوگۆ دەکراوە ئاوەکەیان زیاد دەکردەوە با ئەم ساڵیش هەوڵێکی دیبلۆماسیانە و سیاسیانە بدەن. من پێم وایە ئەم ساڵ زۆر جیاوازە لەبەرەوەی پرۆژەکانی ئێران تەواو بووە ئەو پرۆژانەی کە پێشتر ئاماژەم پێی کرد هەر هەمووی تەواو بووە و ئێران ئامادە نییە بۆ نمونە بە قسەی عێراق بکەیان بە قسەی هەرێمی کوردستان بکەوە محافظ بۆ نمویان پارێزگارێک ناتوانێت ئەو کێشەیە چارەسەر بکات چونکە کێشەی ئاوی ساکە کێشەیەکی نێودەوڵەتیە بە محافظێ چارەسەر ناکرێت ئەم خۆتان نەزانی ساکە ئەو کێشەیە ها لەسەر ڕووباری نیل بۆ نمونە بۆتە چی کێشە و گرفتیە بە تایبەتی لە نێوان وڵاتە ئەفریقیەکانە نۆ وڵاتی ئەفریقی کێشەی هەیە لەسەری بە تایبەتی مصر و سوودان بۆیە ئەم کێشەیە هەمان کێشەی ڕووباری نیلە ئێمە ناتوانین لە ڕێی پارێزگارێکەوە چارەسەری بکەین ئەمە لە ڕووی نێودەوڵەتیەوە بێ چارەسەر بکرێ یان ئەوەتانێ سکاڵات تۆمار بکرێ یان ئەوەتانێ ئێمە ئەو وەرەقانەی کە هاوە دەسمانەوە بە تایبەتی لایەن حکوومەتی عێراق و بتوانێت فشار بکاتە سەر حکوومەتی ئێران بۆ ئەوەی مافی ئاوی خۆمان وەرگرین چونکە ئەمەی ئەم ڕووبارەی کە ها لە هەرێمی کورسانە ئەمە مافی مێژووی ئێمەی تایە واتە ئەم ڕووبارە هین ئەم ساڵ و هین چەند ساڵی پێش ساکانی ئەمە دەیان هزار ساڵە ئەم ڕووبارە هەیە و خەڵکی ئەم ناوچانە سوودیان لێبینیوە بۆیە ئێران خەرقی یاسا نێودەوڵەتیەکانی کردووە و ئەبێ حکوومەتی عێراقی حکوومەتێکی بەهێز بێ بۆ ئەوی بتوانێت چارەسەری ئەو کێشەیە بکات لە ڕووی نێودەوڵەتیەوە. زۆر باشە پێم وایە پێشتر هەندێک پرۆژە هەبوون بۆ دروستکردنی بەنداو لەسەر هەمان ئاو لە ناو هەرێمی کوردستان ئایا ئەمانە چیان لێ هاوەم بەنداوانە ئێستا دەتوانرێت دروست بکرێت بە پێی یاسا؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان باسی دەیان بەنداویە کرد کە ئەبوایە لە هەرێمی کوردستان دروست بکرایە بەڵام خۆتان نەزانن تەنها قسە بوو نەچوە بواری جێبەجێکردنەوە و تا ئێستاکەیش هەندێک بەنداو هەیە بۆ نمونە وعد دراوە کە دروست بکرێ و هەندێکیشی تەواو نەبووە بۆ نمونە بەنداوی دێوانەیە تەواو بووە
نزیکەی 80% لە ئیشەکانی تەواو بوو بەڵام تا ئێساکە نەخراوەتە کار کەس نازانێ هۆکارەکەی چییە هەروەها بەنداوی باوەنور هەیە نزیکەی 10 تا 20% لە ئیشەکانی تەواو بووە بەڵام حکوومەت وازی لێ هێناوە چونکە بودجەی تایبەتی بۆ سرف نەکراوە لە چەند ساڵی ڕابردووە هەروەها بەنداوی بەردەسوور کە لە ساڵی 2010ەوە هەموو دیزاینێکی بۆ تەواو کراوە بەڵام حکوومەت ئیشی لەسەر نەکردووە ئەمانە هەر هەمووی تا ئیساکە نەچووەتە بواری جێبەجێکردنەوە بە تەواوەتی ئەگەر ئەو بەنداوانە دروست بکرایە ئێمە وەزعمان بە تایبەتی لە گەرمیانە نەگەیشتە ئەم حاڵەتە بەڕاستی یعنی حکوومەتی هەرێم زۆر کەم تەرخەمە لەو ئاستە و ئەبواە پێش ساڵی 2010 هەوڵی بدایە ئەو کێشانە چارەسەر بکات چونکە لە دوای ساڵی 2023 ئێران ئەو پرۆژانەی دەستی پێ کردووە چونکە بە فرسەتی زانی کە ئەو کێشە و گرفتانە هەیە لە ناو حکوومەتی عێراقیە بە تایبەتی عێراق کەوتە ژێر دەسەڵاتی ئەمریکا و عێراق بووە وڵاتێک کە کۆنتترۆڵی خۆی نەکات بۆیە ئێران استغلالی ئەو فرسەتەی کرد و توانیەی هەموو ئەو بەنداوانەی هەموو ئەو پلانانەی کە پێشتر دایناوە بۆ نمونە لە چلەکانی سەدەی ڕابردوو بتوانێت ئێستاکە دروستی بکە و بنیاتی بنا ئێمە ئەبواە پێشتر ئەم کارەمانە بکرداوە باسی بەنداومان کرای بەڵام بەداخەوەی ساکە زۆربەی شتەکان لە دەست دەرچووە بەڵام هیوایەک هەیە ئەگەر هەوڵ بدرێ لە ماوەی ئەم 3-4 ساڵەیە ئەو بەنداوان دروست بکرێ ئێمە ڕەنگە بتوانین هەندێک لە کێشەکانمان چارەسەر بکەین زۆر باشە مامۆستا ئەم کەمبوونەوەی ئاوی ڕووباری سیروانە چ کاریگەریەک یاخود چ زیانێکی بۆ هاوڵاتیانی گەرمیان دەبێت لە ڕووی کشت و کاڵەوە لە چەند ڕۆیەکی دیکەوە گرنگترین زیانەکانی چیە کە کاریگەری کردبێتە سەر هاوڵاتیانی گەرمیان بەڵێ خۆتان نەزانن سەرچاوی پاراستنی ژینگە لە هەر وڵاتێکا سەرچاوەکانی ئاوە بەڵام بەداخەوە ئەگەر ئاو کەم بکاتەوە ئێمە هاوسەنگی ژینگە لەم ناوچەیە لە دەستە دەین هەروەها لە ڕووی کشت و کاڵەوە تووشی گرفتێکی زۆر گەورە ئەبین چونکە کشت و کاڵ لەم ناوچانە نامێنێ هەروەها ئەو زەویانەی کە زەوی ئاوین ئەبنە زەوی دەیمی و ئەو زەوی کشت و کاڵێنە لە دەستە چن و ناتوانین وەکو پێویست ئاسایشی خۆراک بە تایبەتی لەم ناوچەیە دابین بکەین ئاسایشی ئاو لە دەستە چیە هەروەها کاریگەری زۆر خراپی ئەبێت لەسەر ئاسایشی نەتەوەی لە هەرێمی کورسان بە تەواوەتی ئەم کێشانە کێشەی زۆر گەورن هەروەها تەنها کاریگەری لەسەر ئێمە نیە کاریگەری تەنانەت لەسەر محافظەی دیالە و لەسەر بەغداش هەیە لەبەرەوەی نزیکەی 2 ملیۆن دۆنم لە زەوی کشت و کاڵەکانی محافظەی دیالە پشتی بەستووە بە ئاوی ڕووباری سیروان ئەمانە هەر هەمووی ئەبنە هۆکارێک بۆ توشبوونی ئەم ناوچانە بە تایبەتی پارێزگاری دیارە لەگەڵ ناوچەی گەرمیان تووشی گرفتی بە بیابانبوونە بن ئەمانە چارەسەر ناکرێن بە ئاسانی و کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر ئاوی ژێر زەوی چونکە سەرچاوی سەرەکی ڕاگررتنی ئاستی ئاوی ژێر زەوی سەرچاوی ئاوی سەر زەویە ئەگەر ئاوی سەر زەوی نەمێنێ بە تەکید کاریگەری زۆر خراپ دروستەکە و ئێمە لە ساڵانی داهاتوودا ڕەنگە تووشی قەیرانێکی زۆر گەورە بین ئەگەر ئەم کێشە و گرفتانە چارەسەر نەکرێ و ئەگەر نەتوانین بە شێوەیەکی زانستی ئەو ئاوەی کە دابین یەکەین بەڕێوە ببین. زۆر باشە کەواتە لە ئێستادا دەبێت چی بکرێت بۆی کە وەک خۆت ئاماژەت پێکرد گرتنەوەی ئاوی ئەم جارە هی بەنداوی سیروان جیاوازە لە ساڵانی ڕابردووە ڕەنگە بە پارێزگاریش نەکرێت کەواتە وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی هەرێم لە هەرێمی کوردستان وەزیری ئاو بەنداوەکان لە عێراق لە هەوڵە دیپلۆماسیەکان بەگشتی دەبێت چی بکرێ ئەم کێشەیە با بە یەکجاری کۆتایی پێبێ بەپی یاسا مافی خۆمان لە ڕووی ئاو بەنداوەکانەوە لە ئێران وەرگرینەوە و نەکەوەی کە هەموو ساڵێک کەمێک لە ڕژیاوەکە کەم بکرێتەوە ئێمە دەبێت کا بکەین جارێکتر بۆمان زۆر بکەنەوە. خۆی چەند ڕێگەیەکەیە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە یەکەم ڕێگاوەتانی بە شێوەی دیپلۆماسی لەگەڵ ئێرانە گفتوگۆ بکرێت لە ڕێی حکوومەتی عێراقیەوە گفتوگۆی چڕ بکرێ بۆ ئەوەی بتوانین ئێمە ساڵانە ئەو مافەی کە هەیمانە لە ئاوی ڕووبارەکان بە تایبەتی ڕووبارە نێودەوڵەتیەکان وەکو خۆی وەریگرین ئەمە لایەک و لایەکی ترەوە ئەگەر ئەمە نەجاحەتی نەهاورد ئەوە حکوومەتی عێراقی ئەتوانێت سکاڵا تۆمار بکە لە محکەمە نێودەوڵەتیەکان بەڵام ئایا حکوومەتی عێراقی ئەیکات یەکێ لە گرفتەکانەوەتانێ حکوومەتی عێراق زۆر بێدەنگە بەرامبەر ئەو پێشێلکاریە کە ئێرانێکا بە تایبەتی لە ڕووی سەرچاوەکانی ئاوە چونکە پێشتر ئێمە هەوڵمانداوە لە ڕێی حکوومەتی عێراقیەوە ئاگداریانمان کردوتەوە کە کێشە و گرفتی زۆر گەورە هەیە لە ڕووی دروستکردنی پرۆژەکان لە وڵاتی ئێران بەڵام حکوومەتی عێراقی هیچی نەکردووە ئەمە لایەکی ترەوە حکوومەتی عێراقی ئەگەر ئەو کێشانی بۆ چارەسەر نەکرا ئەگەر حکوومەتێکی بەهێز بێ ئەتوانێت هەموو
پەیوەندی دیبلۆماسیەکانی لەگەڵ ئێرانە ڕابگرێ هەروەها ئەتوانێت ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئێرانە ڕابگرێت بۆی بتوانین ئێمە ئەو کێشانە چارەسەر بکەین چونکە ئێران پێی وایە عێراق بووەتە بازاڕێ عێراق و هەرێمی کوردستان بووەتە بازاڕێ بۆ شتومەکە کشت و کاڵەکانی ئەگەر ئێمە هەوڵ بدەین لایەنێکی تر اتفاق لەگەڵ لایەنێکی ترا بکەین بۆ نمونە سعودیە بێ یان ئوردن بێ و مەرزەکانماندا بخەین لەگەڵ ئێرانە ئەوێ ماتوانین چارەسەری کێشەکان بکەین بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق توانێت ئەو کێشانە بکات من تأكيدم حكومة العراق ونا حكومة هرمي كردستان ناتوانن أو شتانه كباسم كر جێبەجێ بکەین بۆیە ئەوەی ئەمێنێتەوە من پێم وایە ئێمە ئەبێت دەستمان بشۆرین لەو ئاوەی کە لە ئێرانەوە ئەتێ چونکە ئێران بە هیچ شێوەیەک ئامادە نییە لەگەڵ عێراقا گفتوگۆ لەسەر ئەوانە بکات بۆیە ئێمە ئەتوانین تەنها حل کە بەدەستمانەوە بمێنێ ئەوەتانێ کە هەوڵ بدەین ئەو ئاوەی لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە یان ناوخۆی عێراق و دابی نەکرێ بە شێوەیەکی زانستی بەڕێوە ببین بۆیە بتوانین هەموو پێداویستیەکانی خۆمانمان پێدابین بکەین ئەگەریش نەکرا ئەوە بێمە لە هەموو شتێک دەست بشوین خۆی ماوەستا ڕێگەی دووەم کە باز دەکەی ئەمە هەر دەبێ هەموو جارێک وا بکەین و ئەگەرچە کێشەکە لەگەڵ ئێرانە چارەسەر بکریانەکرێ هەر دەبێت لە ڕێی زانستیەوە ئاوەکانمان بەکاربێنین بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە بۆچی بڕاندووتەوە لە لای خۆتەوە لەوەی کەم گرفتە لەگەڵ ئێرانە چارەسەر ناکرێت لەبەرەوەی ئێران هیچ حسابێک بۆ حکوومەتی عێراق ناکا بەڕاستی و پێی وایە حکوومەتی عێراق بەشێکە لە خۆی و هەموو ئەجنداکانی بەسەر حکوومەتی عێراقیە جێبەجێەکە بۆیە من هیچ ئومێدێکم نییە حکوومەتی عێراقی بتوانێت ئەو کێشەیە لەگەڵ ئێرانە چارەسەر بکات بۆیە ئەوەی ئەمێنێتەوە ئێمە ئەتوانین لە ناوخۆی وڵاتی خۆمانە ئاو بە شێوەیەکی زانستی بەڕێوە بین بەڵام پێم وایە حکوومەتیش ناتوانێت ئەو کارە بکات چونکە ئامادەنی ئەم کارانە بکات لە وەڵامی پرسیاری پێشووتە ئاماژت بەوە کرد دەبێت حکوومەتی هەرێم بێتە سەرخەت لەگەڵ ئێران و لەگەڵ حکوومەتی عراقیە بۆچی هەرێم دەبێت لەگەڵ عێراقا تکا بکە بۆ ئەم ئاوە پەیوەست نییە لە ڕووی یاساییەوە بە عێراقەوە سەرەتا و دووەمیش ئایا ئەم ئاوە کەم کراوەتەوە هیچ زیانێکی بەر خودی ناوچە جێناکۆکان یاخود ئەو ناوچانی کە دوجار دەچێتە ناو خاکی عێراقەوە بە یەکجاری ئایا عێراق خۆشی زیان ناکە لە کەمکردنەوەی ئەماوە؟ خۆی بە تەکید زیانەکان لەسەر عێراق زیاترە لەبەرەوەی ئێمە تا ڕادەیە کە توانین بڵین کە سەرچاوی ئاومان هەیە وەکو باران بۆ نمونە بەڵام کاریگەریەکان زیاتری لەسەر حکوومەتی عێراق بەڵام من مەبەستم چییە؟ مەبەستم ئەوتانێ لە ڕووی دیبلۆماسی و حکوومەتی هەرێم ناتوانێت گفتوگۆ بکات لەسەر سەرچاوەکانی ئاو دەبێ لایەنی عێراقی گفتوگۆی ڕسمی بکات لەگەڵ ئەو وڵاتەیە من مەبەستم ئەوەتانێ ئەگینا حکوومەتی هەرێم هیچی پێ ناکرێ یان تەسەوریش ناکەم بۆ نمونە محافظێک یان سەرۆکی هەرێمی کوردستان بتوانێت ئەگەر سەردانی ئێران کە ئەو کێشەیە چارەسەر بکە ئەم کێشەیەکی زۆر گەورەیە لەبەرەوەی ئیساکە کێشەی ئاو لە هەموو جیهانە بووەتە کێشەی سەرەکی ئەم سەردەمە پێڵێن سەردەمی ئاو لەبەر ئەو گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەبەر زیادبوونی ڕێژەی دانیشتوان هەموو وڵاتەکان پێویستیان بە ئاوە بۆیە هەموو وڵاتەکان بە تایبەتی وڵاتانی سەرچاوە کە ئاو لیانەوە هەڵدەقوڵێت هەوڵە دەن سەرچاوەکان بگوازنەوە بۆ خۆیان یان ڕێڕەوە ئاوەکان بگۆڕن بۆی بێتە ناو وڵاتی خۆیانەوە زیاتر سوودی لێ ببین بۆیە گوێ نادەنە وڵاتەکانی تر زۆر باشە مامۆستا کەواتە دەمەوێت زۆر بەڕوونی ئەوەندەی کە ئێوە لەوێن تەجروبەتان کردەوە دەبینن ئاوەکە لە چاو ساڵانی ڕابردوو یا لە چاو پێشتری ئەوەی کە ئێستا هۆشداری کەمبوونەوەکەی دەدرێت چەند کەمی کردووە بە پێی ڕێژەیەکی تەقریبی ئەگەر پێمان بڵێ و ئەم ڕێژەیە لە سەتا چەند زیان لە کەرتی کوشتتوکاڵ لە ناوچەکانی هەرێمی کوردستان گەرمیان دەدات. بەڵێ دابەزینی ئاو بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیەوە یعنی ئەتوانم بڵێم نزیکەی 70% ڕێژەی ئاو لە ڕووباری سیروان دابەزیوە و پێشتر بە پێی ئەو داتایانی کە هەیە هیچ ساڵێک وەکو ئەمساڵ نەبووە چونکە وەکو باسم کرد و هۆکارەکەوەتانە کە بۆ بەنداوەکانە گەڕێتەوە کە هەرێمی کە وڵاتی ئێران دروستیان کردووە هەروەها بۆ وشکە ساڵیە گەڕێتەوە ئەمانە هەر هەمووی کاریگەریان کردووەتە سەر ئەوەی کە ئاوی ڕووباری سیروان بە شێوەیەکی بەرچاو دابەزێت و کاریگەری زۆر خراپیە بێ لەسەر کشتتوکاڵ بە تایبەتی لەم ناوچانە چونکە نزیکەی 150,000 دۆنم تەنها لە گەرمیانە بێ ئاو ئەکەوێت و ئەمە کاریگەری زۆر خراپی ئەبێ لەسەر هاوڵاتیان لەسەر کەرتی کشتتوکاڵ لەسەر ئاسایشی خۆراک لەم ناوچەیە هەروەها نزیکەی زیاتر لە 2 ملیۆن دۆنم لە محافظەی دیالە بێ ئاوەکەوێت چونکە ئیساکە گەورەترین کێشەی محافظەی دیالەیە چونکە بەنداوی حەمرین کە پشتی بەستووە بە بەنداوی
دەربەنی خان و ڕووباری سیروان ئیساکە کەمتر لە 500 میلیۆن مەتر سێجا ئاوی تێدا ماوە واتە نزیکە بێتەوە لە ئاستی مردوو لە ناو بەنداوەکەیە ئەمانە هەر هەمووی کاریگەری خراپیە بێت چونکە ناتوانێت وەکو پێویست ئاو دابین بکە بۆ 2 میلیۆن دۆنمە کە ئاماژەم پێی کرد ئەمانە کاریگەری زۆر خراپیانە بێت دەبێت حکوومەتی عێراقی ئەم کێشەیە بە جددی وەرگری ئەگەر بە جددی وەری نەگرت بەڕاستی تووشی کارەساتێکی زۆر گەورابین هەر لە هەڵەبجەوە تا ئاگاتە بەغداد. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولموتەلیب ڕەفعات مامۆستای زانکۆ پسپۆڕی سەرچاوەکانی ئەو کەلارەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵە بەڕێزان لە سلێمانیەوە پامنێرمان ڕامیار عوسمانمان لەگەڵ دەبێت ڕامیار سڵای خوای گەورەت لێ بێ کاتت باش گرنگترین زانیاری و کار و چالاکیان بۆ لە پارێزگای سلێمانی چێ فەرموو. سڵای خواتان لێبێت ئەم کاتتان باش ئێمە ئێستا لە نەخۆشخانەی بەخشینین ئەمڕۆ سیمپۆزیۆمێک ڕێکخراوە سەبارەت بە بواری بێهۆشکاری دیارە بواری بێهۆشکاری بوارێکی گرینگە لە بواری پزیشکیدا و ینی تا زیاتر بەرەو پێچوون بەخۆی ببینێت گرنگی زیاتری هەیە دەوترێت نەخۆشێک لە نەخۆشخانە هۆشی نەهاتەوە خۆی داوێت کە نەشتەرگەری بۆ کرا گیانی لەدەستا یان نەخۆشێک نەشتەرگەری بۆ کرا تاوەکو ئێستا نەهاتەوە هۆش خۆی ئەو بوارانەی کە یعنی زۆر بوارێکی گرینگە بۆ بواری پزیشکی دەوترێت بواری بێهۆشکاریە چونکە دەبێت یعنی زۆر بەوریاییە ئەو پزیشکی کە پزیشکی بێهۆشکاریە مامەڵە لەگەڵ نەخۆشە بکە مامەڵە لەگەڵ ئەو کەسەدا بکە کە دەچێتە ساڵەی نەشتەرگەریەوە چونکە ئەگەر بێت و ئەو پزیشکی بواری بێهۆشکاریە شارەزاییەکی زۆر باشی نەبێت لەوانەیە ئەو نەخۆشە تووشی گرفت بێتەوە لەوانە و نەخۆشە گیان لە دەست بدات یاخود هەر تەنانە نیەتەوە هۆشخۆ یاخود تەنانە تووشی شێتی بێت ئەگەر بێت و بڕێکی کەمتر یا زیاتر بدرێ بە نەخۆشەکە بۆی ئەمڕۆ لە نەخۆشخانەی بەخشین یەکەم سیمپۆزیۆم ڕێکخراوە کە تایبەتە بە بواری پێوەشکاری زانکۆی پۆڵە تەکنیکی سلێمانی باوکاری بەشێک لە ناوەندە تەندروستیەکانی دیکە ئەم سیمپۆزیۆمە ڕێکخراوە کەسانی پسپۆڕ لە بواری پێوەشکاری زانیاری زیاتر دەخەنە ڕوو هەروەها بەشێک لەو قوتابیانەی کە دەرچووی بواری بێهۆشکارین لێران بۆی کە سوودێکی باشتر ببینن لە سیمپۆزیۆمە هاتوون بەشداریان تێدا کردو دەچمە لای بەڕێز دکتۆر ڕێبوار بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشین بزانین ئەو بەشانی کە ئەمڕۆ باز دەکرێت چییە وە کێن ئەوانەی کە بەشداریان لە سیمپۆزیۆمەکە کردووە دکتۆر زۆر سپاس بۆ چەند هەبە سپاس دەکەم ئەگەر زیاتر بسوڕێیت و پێمان بڵێ کێن ئەمانەی بەشداریان کردووە لە سیمپۆزیۆمەکە و هەروەها باز لە چی دەکرێت و جگە لە بێهۆشکاری باسی دیکەیت یا یاخود تەنها تایبەتە بە بێهۆشکاری وڵێ بەخێر بن سەرەتا بەخێر بن یاخوا دیارە ئەمە یەکەمین سیمپۆزیۆمی زانستی هاوبەشی نێوان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و نەخۆشخانەی بەخشینە و لێک تێگەیشتنێکە بۆ هەنگاوی داهاتوو لە هەردوو بواری زانستی و پراکتیکیدا دیارە ئامانجەکانی ئەم سیمپۆزیۆمە ئەمڕۆ سێ سیمینار لە خۆی دەگرێت دوای ئەوەی کە وتەی بەڕێزان سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیک و بەڕێوەبەراتی نەخۆشخانە و سەندیکای کارمەندانی تەندروستی و ئەمانە بەرنامەکانی بەم شێوەیە کە سێ سیمیناری زانستی لە بواری بێهۆشکاریدا لە خۆ دەگرێت سیمیناری یەکەمیان لەسەر مێژووی بێهۆشکاری و چۆنیەتی گەشەسەندنی لایانی بێهۆشکاری و ئەمانە کە لەلایەن بەڕێز دکتۆر فەزڵەتینەوە پێشکەش دەکرێت و سیمینارێکی تریان لەلایەن چۆنیەتی ئەم گرفتانەی کە ڕوبەڕووی بێهۆشکار دەبێتەوە لە ساڵی ئەمەلیات و ئەمانە و لە ژیانی پراکتیکیدا ئەویش لەلایەن بەڕێز دکتۆر زەردەشتەوە پێشکەش دەکرێت بۆ دواتریش سیمیناری سێمیان لەلایەن بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی و پێشکەش دەکرێت کە چۆنیەتی ئیشکردن و هاوکاریکردنی نێوان کەسی بێهۆشکار لەگەڵ نەخۆش و دەوروبەر و ئەم جۆرە ینی مەسەرەن ئەوەی کە لەگەڵ نەخۆشە چۆن ماوەڵە بکە ینی ئەوانە بەدڵنیاییەوە زۆر گرنگە چونکە بە حکمی لێکدابڕانێک هەیە لە بینی ستافی سەحی کارمەندی توبی و دکتۆر و کارمەند و هەمویانەوە لەگەڵ نەخۆش ینی جۆری لە دابڕان دروست بووە کە بەداخەوە ینی کۆمەڵ فاکتەر هەبوون کە وای کردووە خەڵکێک بە حەزەرەوە تەعامل لەگەڵ ئەم ڕێزانە بکە و زۆر جاریشەیە لەوە لایانی کەم تەرخەم
لە ستافی تۆبی بێت کە دکتۆرە یا کارمەندە یا دکتۆری بێهۆشکارە کەسێکە ڕوونکردنەوەی پێویست نەدابە نەخۆشکە مافی نەخۆشە بزانێت چی بۆ دەکرێەوە ئەو پرۆسیجەرانی کە بۆی دەکرێەوە مەترسیەکانی هەرچی ئەمانی کە لە نەشەرگەریەکەدا ڕوودەدا کە مافی خۆیەتی نەخۆش ئەمانە بزانێت. ئەم سیمینارانی ئەمڕۆژ بەڕاستی زیاتر گرنگیدان و تاکیدکردنەوەی لەو خاڵانەی کە چی بکرێ بۆ ئەوەی کە ئێمە بەڕاستی لە هەنی زانستی تەتویر پێ بدەین و ئەم فەراغ ئەم بۆشایی کە لە بینی نەخۆش و دکتۆر و هەموو ئەماندا دروست بووە هەوڵدەین کەمی کەینەوە لەکتێگەشتێکی باش دروست ببێت لە بینی نەخۆش و خەڵکێکیش نەخۆش بە چاوێکی جیاوازەوە سەیری دکتۆر و کانوکانە دکتۆر ئەمەندە حەزەر کا لە خەڵک بەتابەتیش لە ئەنجامی لێک تێنەگەشتن زۆر جار هەیە لەوە چە سەر پێشێ بۆ سکاڵا و داوا لە دارگاکان کە ئەمانەش زۆر جاریشەیە نەتیجەکانیان وا دەردەچێت کە بە مەسلحەتی شکامێکیان نەبێت. ئەوانەی کە ئەمڕۆ بەشدارن لێرە پێما بێت زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەگەڵ سکوڵی پزیشکیش یان بەشی تریش؟ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشی پۆلیتەکنیکیان تەکنیکی پزیشکیان هەیە کە پێکاتوە لە بەشی پەرستاری و بەشی شیکاری نەخۆشیەکان بەشی بێهۆشکاری کە ئەمە یەکەم وەجبەی بەکالۆرۆسی بەشی بێهۆشکاریە لە سنووری پارێزگای سلێمانیدا کە تەخەڕوج دەکرێت و بەژاروانی ئەم سیمینارش ئەمڕۆ زیاتر ئەو بەڕێزانن کە دەرچووی یەکەمین خولی جامعی پۆلیتەکنیکی سلێمانی لە بواری بێهۆشکاریدا. سپاس دکتۆر ڕێبار، سپاس بەجەنابە. ئەو سیمپۆزیۆمە ئێستا ینی وەکو ئاماژەم پێ لە سەرەتا دەستی پێکردووە ینی بە ئامادەبوونی سکۆڵی پزیشکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و سەندیکای کارمەندانی تەندروستی و ئەو قوتابیانەی کە ینی دەرچووی ئەو بەشی بێهۆشکارین لێرە ئەمڕۆ ینی زانیاری زیاتر وەردەکرێن لە بواری بێهۆشکاری و هەروەها گرنگی زانستی بێهۆشکاری دیارە زانستێکە لە ئێستادا لە هەرێمی کوردستان تا ئەندازێ دەتوانین بڵێن لە پەرسەندندایە بۆیە ئەمڕۆ زانکۆی بەخشین ببورە نەخۆشخانەی بەخشینیش دەیەوێت ینی گرنگی بە وارە بدات و زانیاری زیاتر بخاتە ڕوو لەلایەن کەسانی پسپۆرەوە کە ینی لێرن شکاری یان ئاشیکردنەوە بۆ زانستی بۆشکاری دەکەن بۆ ئەو کەسانی کە لێرە بەشدارن و دەیانەوێت زیاتر گرنگی بۆ وارە بدەن سیمپۆزیۆمی زیاتر و شیکردنەوەی زیاتر لە داهاتووش بۆ ئەم بەشە بکەن. بۆ پامێرمان ڕامیار عوسمان و ئەوەشی کە ڕامیار زۆر سەرنجی نەخستە سەر ئەوەیە کە ئەمانی کە ئێستا لێرە کۆبوونەتەوە قوتابیانی قۆناغی چواری بەشی تەکنیکی بێهۆشکاری سلێمانین کە دیارە ئەمە یەکەم قۆناغی تەخەڕوجە لە پارێزگای سلێمانی بەشی بێهۆشکاری پێشتر نە لە پارێزگای هەولێر نە لە پارێزگای سلێمانی بەشی بێهۆشکاریمان نەبووە تەنها لە پارێزگای دوهۆکە بوو بۆیە ئەمڕۆ نزیک بە 40 خوێندکار کە قۆناغی چوارە من کۆتایی با خوێندنیان دەهێنن و واتە دەبنە دەرچووی بەشی بێهۆشکاری و سبەینی ئەمانە توانم بڵێ من پێشکەوتنێکە لە بابەتی بواری بێهۆشکاریە لە هەرێمی کوردستان کە سبێنی لە کەرتی تەندروستی دەتوانن خزمەتێکی بەرچاو بە بابەتی بێهۆشکاری بکەن کە وەک پێشتر ڕامیار ئاماژی پێکرد پێشتر هەندێک گرفت هەبووە لە بابەتی بێهۆشکاری لە ناو ژوورەکانی بەتایبەتی نەشتەرگەری گشتیدا. بەڵازیزان دیارە بڕگەیەکی دیکەمان هەبوو کە قسەکردن لەسەر پێشانگای پیشەسازی هەولێر کە بۆی هەندێک گرفتەوە بڕگەکەمان ئامادەنیە پێشکەشتان بکەین بۆیە بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەش کردوون شێدا بۆ هیوایی کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت. زۆر سپاس کە تا ئەم ساتە بینەرما بوون تا بەرنامەیەکی دیکەوە تا شەمەی هەفتەی داهاتوو پێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ.